عزیزان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەربارەی سێمین ئاهەنگی ساڵانەی سەنتەری نووری حیکمە زۆر بەڕێز دکتۆر عەلی جەلال سەرۆکی لیژنەی ئامادەکاری ئاهەنگمان لە ستۆدیۆ هەولێرەوە لەگەڵایە. کاک دکتۆر سڵای خوای گەورەت لەبێ، سوپاس بۆ ئامادەبوونە، دەستخۆشی و پێزانینی تەواو بۆ ئەو ئاهەنگە و بۆ بەرهەمی ئاهەنگەکە کە ساستان کردەوە سەنتەری نووری حیکمە و لیژنەی ئامادەکاری ئاهەنگەکە. ئەمەوێت لەوە دەست پێ بکەم ناوەڕۆکی ئاهەنگەکە لە چی پێکهاتبوو، چی لە خۆیە گرت؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سەرتا دەستخۆشی لە کەناڵ بەڕێزەکەتان دەکەم بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە. لێرەوە دەمێت بەپیستی دەزانم کە سوپاسی سەرۆکی دەستگا و هەموو ئەندامان و مامۆستایان و قوتابیانی دەستگای نووری حیکمە بکەم بۆ پەروەردە ڕۆشنبیری و هەروەها قوتابیان و قورئان لە بەرانی ئەو دەستگایە کە سوپاس بۆخوا الحەمدوللا ئەو جارش لە سێمین ئاهەنگی ساڵانەی نووری حیکمە بۆ قورئان لە بەران بەشداریان کرد و خەڵاتی ڕێزێنان و بڕوانامەی سەرکەوتن و لەبەرکردنی هەموو قورئانی پیرۆزیان پێبەخشرا. ئێمە لە دەستەی قورئان لە بەرانە دەستگای نووری حیکمە ساڵانە هەڵدەستین بە ئەنجامدانی هەڵسەنگاندنی ساڵانە بۆ ئەو قورئان لە بەرانەی کە تەواوی قورئانی پیرۆزیان لەبەر کردووە، دوای ئەوەی کە دەردەچن لە ئاهەنگێکی شایستە خەڵاتی ڕێزدێنان و هەروەها بڕوانامەی لەبەرکردنی هەموو قورئانی پیرۆزیان پێدەبەخشین. بۆ ئەم ساڵیش سوپاس بەخوای گەورە 27 قورئان لەبەر 17 لە خوشکان و 10 لە برایان توانیان بڕوانامەی دەرچوون و لەبەرکردنی هەموو قورئانی پیرۆز وەربگرن. زۆر باشە کاک دکتۆر، دەستان خۆش بێ. ئەمەوێ ئەوە بزانم ئێوە وەکو سەنتەری نووری حیکمە لە ئێستادا کار پرۆژەکانتان لە چیا خۆیە بینێتەوە؟ تەنها سەرقاڵن بە فێرکردنی خەڵک بۆ لەبەرکردنی قورئان یاخود پرۆژەی تریشتان؟ بەڵێ، وەڵاوەکو تێبینیەک تایتلەکەتان ئەگەر دەستکاری بکەن باشە، لەبەرەوەی سەنتەری نووری حیکمە نیە، دەستگای نووری حیکمەیە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. ئێمە وەکو دەستگا تایبەت نین تەنیا بە لەبەرکردنی قورئانی پیرۆز، بەڵکو وەکو ناوەندێکی خزمەتکردن و پەرەپێدانی ڕۆشنبیری و کردنەوەی خولی هاوینە و خولی وەرزشی و هەروەها چالاکی و گەشتی زانستی و خولی خەتخۆشی و ئیدی زۆر لەو کار و چالاکی ڕۆشنبیریانەمان هەیە کە پێشکەشی کۆمەڵگای دەکەین. یەکێش لەوانە بریتیە لە لەبەرکردن و فێرکردنی قورئانی پیرۆز بە یاساکانی تەجوید و ڕەچاوکردنی یاساکانی. دکتۆر عەلی، ئاهەنگی ساڵانەی دەستگای نووری حیکمە لقی هەولێر کە ئەمساڵ کرا، تەنها پێوەست بوو بە لقی خۆتانیان تەواوی شار و شارۆشەکانیان ئەو سنوورە جوگرافیایی لە سنووری کاری بەڕێستانە لەوێ ئاهەنگیان بۆ کراگە. تۆزێک ئەوەمان بە وردی بۆ باسکەی کەمە بەست لە ساڵانەوەتە لە هەموو ساڵێک لە تۆقیتێکی دیاری کرا و وەک چۆن ئەو بەشداروانە بەشداریان کردو ئێستا قورئانیان لەبەر کردووە، لە ماوەی ئەم ساڵا لەبەریان کردو یاخود چەند ساڵێکە خەریکن و ئەم ساڵ بەر ئاهەنگەکە کەوتون؟ بەڵێ، دەستگای نووری حیکمە بەشی دەستەی قورئان لە بەران پەیوەستە بە هەموو نووسینگە و لق و بازنەکانی دەستگا لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان، نەوەکو تەنیا لە شاری هەولێر. ساڵانە بە بەشداری هەموو لق و بازنەکان بەبێ جیاوازی هەڵسەنگاندنی ساڵانە بۆ قورئان لە بەران دەکرێت. سوپاس بۆخوا هەموو ساڵێک لە هەموو لق و بازنەکان بەشداری هەیە و دەرچوونیش هەیە، هەروەکو ئەمساڵ لقی چەمچەماڵ، لقی کۆیە، هەمویان بەشداریان هەبوو، لقی کەرکووک، ساڵانی پێشوو لقەکانی سلێمانی و حاجیاوە و ڕانیە و ئیدی هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان سوپاس بەخوای گەورە ساڵانە لەسەر ئاستی گشتی دەستگا هەڵسەنگاندن بۆ قورئان لە بەران ئەنجام دەدرێت. تەبعەن ئەگەر دەرفەت هەبێ هەڵسەنگاندنەکە ساڵانە بە 2 خول بەڕێوە دەچێت. خولی یەکەم زۆربەی جار لە کۆتایی ساڵ دەبێ، واتە لە مانجی 12. ئەو قورئان لە بەرانەی کە ناتوانن لە خولی یەکەم دەربچن، دەرفەتێکی تریان دەبێت بۆ ئەوەی لە خولی دووەم بەشداری بکەن و دەربچن و نمرەی پێویست بەدەست بهێنن. ئەویش بە نزیکەی دوای مانگێک لە خولی یەکەم بەڕێوە دەچێت
دوای بەڕێوەچوونی هەردوو خولەکە ئینجا لێژنە ئامادەکاری دەکات بۆ سازدانی ئاهەنگ و ڕێزێنانی ئەو قورآن لەبەرانە. زۆر باشە کاک تۆ لە ئێستاکو سنتەری نووری حیکمە چەند دەستگای نووری حیکمە عەفو چەند قوتابیتان هەیە کە سەرقاڵی لەبەرکردنی قورئانی پیرۆزە؟ بەڵێ وەکو قوتابی بەڕاستی ئەوە لای من نییە چونکە من پەیوەستم بە دەستەی قورئان لەبەران بەڵام وەکو قورئان لەبەر سوپاس بۆ خی گەورە دەستگای نووری حیکمە بەسەر جەم لە قوبازنەکان و نووسنگەی دەستگا خاوەن زیاتر لە 250 قورئان لەبەرە بەشێکی زۆریان هەڵسەنگاندی ساڵانەیان ئەنجام داوە و بڕوانامەیان وەرگرتووە وەکو معلومی بەڕێستانە ئەوە سێمین ئاهەنگی ساڵانەی نووری حیکمەیە پێشتر چەندین قورئان لەبەر بەشداریان کردووە بڕوانامەیان وەرگرتووە بەشێکیشیان ماون و ئینشاڵڵا لە ساڵانی داهاتووانیش بەشداری دەکەن و ساڵانەش دەستگا لە فەزلی خۆی گەورە خەرمانە و بەرهەمی پڕبەرەکەتە و ساڵانە قوتابی قورئان لەبەری نوێ دێدە ناو دەستەی قورئان لەبەران ئەوانەی کە توانیویانە هەموو قورئانی پیرۆز دەبەر بکەن ژمارەکە زیاد دەکات بە فەزلی خۆی گەورە. دکتۆر عەلی ئەم ساڵ چەند لە خوشک و برایانە لە ئاهەنگی سێمینی دەستگاکەی بەڕێستانە بەشدار بوون واتە چەندێک لەو کەسانە بوونە خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشا لە پای لەبەرکردنی تەواوی قورئانی پیرۆز؟ بەڵێ بۆ ئەم ساڵ 17 خوشک لە خوشکانی قوتابیانی قورئان لەبەری دەستگای نووری حیکمە خەڵاتیان وەرگرت و بڕوانامەی تەواوی لەبەرکردنی قورئانی پیرۆزیان وەرگرت و دە لە برایانیش ئەو بڕوانامەیان وەرگرت. بێگومان بەشداریکردنەکە زۆر زیاتر بوو لەو ژمارەیە لەو 27 قوتابیە بەڵام وەکو باسم کرد لێژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئان لەبەران لێژنە هەڵسەنگاندن بۆ قورئان لەبەران ئەنجام دەدا ئیدی لە کۆی نزیکەی 150 قورئان لەبەر ئەو ژمارەیە توانیان نمرەی پێویست بەدەستبێنن بێگومان ئەوەش بۆ ئەوەیە قوتابی قورئان لەبەر هەمیشە قورئانەکەی بە شێوەیەکی جوان و ڕێک و پێک لەبەر بێت و بەردەوام خەریکی مراجعە و دەورکردنەوە بێت بۆ ئەوەی لە یادی نەکات. زۆر باشە کاک تۆر ئێوە لە لقەکانی دەستگاکەتان چ میکانیزمێک بەکارهێنن لەگەڵ قوتابیەکانە کە لە ڕێگەی قورئانی پیرۆز لەبەر بکەن منهەج و پرۆگرامێکی تایبەت بە خۆتان هەیە یاخود قوتابیەکانتان ئازادن لەوەی چۆن قورئانی پیرۆز لەبەرەکەن؟ وەکو دەستەی قورئان لەبەران بەرنامەیەکی تایبەتمان داناوە بۆ ئەو قورئان لەبەرانەی با بڵێن کە تەواوی قورئانی پیرۆزیان لەبەر کردووە بەرنامەکە لە 7 ئاست پێک دێ ئاستی کەمەکەی مراجعەکردنەوەی 1 جوزئە هەفتانە بەرزەکەشی بریتە لە مراجعەکردنەوەی هەموو قورئانی پیرۆز لە ماوەی 10 ڕۆژ ئیدی ئەو قورئان لەبەرانەی کە سەرەتا دەردەچن دوای تەواوکردنی منهەج و پرۆگرامی دەستگای نووری حیکمە هەیە توانای زۆر بەرزە هەروەکو ئەو قوتابیە بەڕێزەی لقی کۆیە مامۆستا ئەوین کە ئەو قوتابی لقی بەشی بەهرەدارانی دەستگای نووری حیکمە لقی کۆیە ئەوانە توانای لەبەرکردنیان زۆر بەرزە ئیدی بە فەزلی خۆی گەورە توانای مراجعەشیان زۆر باشە لەوانەیە لە قۆناغی چوارەم یان لە با بڵێن لە ئاستی چوارەم یان لە ئاستی پێنجەم دایان بنین لە ئاستی مراجعەکردنەوە بەڵام ئەوانەی تازە قورئانەکەیان لەبەرکردەوە پێویستیان بە یارمەتی و جێگیرکردنی لەبەرکردنەکەیان زیاترە ئەوانە لە ئاستی یەکەمیان لە ئاستی دووەمدا دەنێن و ساڵ بە ساڵ ئاستەکەیان بەرز دەکرێتەوە بە پێی توانایی لەبەرکردن و مراجعەی خۆیان. دکتۆر عەلی وەکو ئەوەی بەڕێز سەرۆکی لیژنەی ئامادەکەری ئاهەنگەکە بوو ئەمە هەموو ساڵێک هەر خانمان زۆرترن یان برایانیش هەیە ڕێژیان زۆرتر بێت چکە سەحەفە بەدەین. بەڵێ بێگومان ئەوە بەڕای من جێگای شانازی و دڵخۆشیە کە خوشکانمان کە هێرشێکی ناڕەوا و توندیان لەسرە لەو ژیانە پڕجەنجاڵی و پڕفیتنەی ئەمڕۆ ئەوە جێگای دڵخۆشیە کە دەستگا و ناوەندێکی وەکو دەستگای نووری حیکمە بتوانێت ببێتە هەوێنێک بۆ پەروەردەکردن و دەرخستنی ئەو خوشکانە بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز ئەوە جێگای دڵخۆشیە و ئینشاءڵڵا دەبێتە هاندەرێک بۆ ئەوەی هەم خوشکان و هەم برایانیش زیاتر هەوڵ بدەن. سوپاس بۆ خوا ساڵانە زۆربەی جار ژمارەکان لە یەک نزیکە بەڵام قەدەری خوای گەورە ئەمساڵ
خوشکان زیاتر بوو کە ئەوەش وەکو باسم کرد جێگەی شانازیە و ئێمە زۆر پێی دڵخۆشین لەبەرەوەی خانمی وای تێدایە تەمەنی گەورەیە لەوانەیە ئەگەر خانمێکی تر پێی بڵێ کە لە تەمەنی 150 ساڵی بتوانانی هەموو قورئانی پیرۆز لەبەر بکەی زۆر لای زەحمەت و قورس بێت بەڵام سوپاس بخوا ئەو نمونانەی کە لەنا ئەو قورئان لەبەرانە هەن جێگای دڵخۆشی ئێمەن و ئینشاءالله دەبنە نمونەیەک بۆ هەموو ئەو خوشکانەی کە لە کۆمەڵگەی کوردستان دەژین. کاکتۆر بۆ پێی کە لە دەستگاکە خۆتانە سەرقاڵی قورئانی پیرۆزن بە پێوەی کە ئێوە دیقەتتاندا بۆ تێبینیتان کردبێت لە ئێستا خەڵک تا چەندێک خولیای هەیە بۆ نزیک بوونەوە و خوێندنەوە و لەبەرکردنی قورئانی پیرۆز یاخود دایک و باوکان تا چەندێک بەپەرۆشن بۆی مناڵەکانیان بنێرنە لقەکانی ئێوە؟ سوپاس بەخوای گەورە ئەوەندەی ئێمە ئاگادارین نەکتەنیا لە دەستگای نووری حیکما بەڵکو لە هەموو ناوەند و سنتەر و بنکەکانی فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز خەڵکی زۆر بەدەمەوە قورئانی پیرۆزەوە دەچن و حەزیان لێیە قوتابیە منداڵەکانیان فێری قورئانی پیرۆز بکەن حەزیان لێیە لەسەر پەروەردەی ئیسلامی گەورە ببن و پەروەردە ببن کە ئەوەش جێگای دڵخۆشیە ئێمە وەکو دەستگای نووری حیکما ئەوەمان بە شێوەیەکی زۆر دیار و ڕوون تێبینی کردووە و ساڵانە هەم لە کاتی وەرگرتنی قوتابیان هەروەها هەم لە کاتی کردنەوەی خولی هاوینە تێبینی ئەومان کردووە کە جاری وا هەبووە دایک و باوک زۆریان کردووە لەگەڵ ئەوەی کە جێگامان نەبووە قوتابیەکانی و منداڵەکانیان وەربگرین بەڵام زۆریان کردووە کە وەریان بگرین بێگومان ئەوەش لە پەرۆشی خۆیان و خەمخۆری خۆیانە بۆ ئەوەی منداڵەکانیان لەسەر پەروەردەی ئیسلامی و پەروەردەی قورئانی گەورە ببن. دکتۆر علی ڕەنگە ئێستا خانمەیەک یاخود برایەک خوێندکارێک باس لەوان ناکەین بەهرەدارن توانیان لە سەر و حاڵەتە ئاساییەکەوە یەکرێ توانێت لە بەرکردنیان خێراتر بێ بەڵام باباسی حاڵەتە عامەکە بکەین شتە ئاساییەکە نۆرماڵەکە ڕەنگە ئێستا گەنجێک بیاوێیان پێی خۆش بێ بڵێ من لە ئاهەنگی داهاتووی ساڵێکی تر پێم خۆشە یەکێک بم لەو قورئان لەبەرانە بە تەجروبەی ئێوە بۆ مەنهەجەی داتان ناوە کەسێک خۆی یەکلایی بکاتەوە یاخود توانەیەکی تا ڕادەیەک باشیشی هەبێ لە ماوەی ساڵێک یاخود 2 ساڵ توانێت تەواوی قورئانی پیرۆز لەبەرکا بۆ پرۆگرام و مەنهەجەی لە قوو وەروان ناوەندەکانی دەستگای نووری حیکمە هەیە و چۆن بتوانێت بەشدار بێت کە ئێستا مەسەلەن پێی خۆشە ساڵێکی تر لێرە ئەو باز بکرێ و ئەو توانی بێتی قورئانی پیرۆز لەبەرکا. بەڵێ بێگومان دەستگای نووری حیکمە خاوەن 2 پرۆگرامە بە شێوەی سەرەکی بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز پرۆگرامێکی ئاسایی کە لە ماوەی 8 ساڵ قوتابی قورئان دەتوانێت تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکە ئەوەشیان زۆربەی قوتابیان دەگرێتەوە لەبەر ئەوەی زۆربیان دەوامی قوتابخانەیان هەیە کاری دیکەی هەیە بۆیە لە ماوەی 8 ساڵ تەواوی قورئانی پیرۆز لەبەر دەکا ساڵی یەکەم 2 جزء قورئان لەبەر دەکا 7 ساڵەکەی دیکە 4 جزء لەبەر دەکا ئیدی بەو شێوەیە بەڵام بەشی بەهرەدارانە دەستگای نووری حیکمە ئەو بەشیان تایبەتە بەو قوتابیانەی یاخود بەو کەسانەی کە توانای لەبەرکردنیان زۆر بەرزە ئیدی لەسەر ئاستی ئەو کەسە دەوەستێتەوە و زۆر بەشیان لە ماوەی ساڵێک تاکو 3 ساڵ تەواوی قورئانی پیرۆز لەبەر دەکەن. سوپاس بەخوای گەورە لە ئاهەنگی ساڵی پار قوتابیمان هەبوو بە ماوەی 7 مانگ توانی بووی هەموو قورئانی پیرۆز لەبەر بکا بەوەی کە ئەو هەلەی قۆستبەوە لە کاتی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا ئەو کاتێک کە خەڵی لە کەرەنتین لە ماڵەوە بوو ئەو خەریکی لەبەرکردنی قورئانی پیرۆز بوو. زۆر باشە کاکتۆر ئێوە دوای لەبەرکردنی قورئان چۆن پەیوەندیتانە مێنێتەوە لەگەڵ قوتابیەکانی خۆتانە ئایا پرۆژەیەکتان ئەبێ بۆیان یاخود دەتوان لە سنتەرێک لە دەستگاکە خۆتان لە جیاوازەکان ناوچەکانی خۆیانە بنەوە مامۆستا ئەوان خەڵکی تر فێری قورئانی پیرۆز بکەن؟ بەڵێ وەکو باسم کرد قوتابی قورئان لەبەر کاتێک پرۆگرامی دەستگا تەواو دەکات چ لە قوتابی بەشی بەهرەداران بێت یا لە بەشی ئاسایی بێت ئەو کاتە ڕاستەوە خۆ دێتە ناو حەلەقەی مراجعات لە دەستەی قورئان لەبەران ئیدی دەستەی قورئان لەبەران گشتگیرە تەنیا پەیوەست نییە بە هەڵسەنگاندنی ساڵانە بەڵکو خەریکی کردنەوەی چەندین خول و بەشداری پێکردنیان لە پێشبڕکێ جیهانیەکان و هەروەها زۆربەی ئەو قورئان لەبەرانەی کە دەردەچن دەبنەوە مامۆستا لە دەستگای نووری حیکمە هەروەکو لە ئاهەنگەکەش ئەو مامۆستا بەڕێزەی لەقی کەرکووک باسی کرد کە خۆی ئێستا خاوەن زیاتر لە 10
قوتابی قورآن لەبەرکردنەوە ئینشاءالله لە ئاهەنگی ساڵی داهاتوو ئەگەر خوای گەورە دەرفەتیدا قوتابیەکانی ئەو مامۆستا بەڕێزە لە قی کەرکووک دەبینین و لە هەموو لە قوبازنەکان زۆربەی ئەوانەی کە قورآنی پیرۆز دەبەر دەکەن دەبنەوە مامۆستا لە دەستگای نووری حیکمە و پۆلێکی تر لە قورآن لەبەران و قوتابیانی قورآن پێشکەشی کۆمەڵگا دەکەن. دکتۆر علی دەمەوێت بەڕاستی لەسەر و بابەتەی وتت زۆر جار خێزانەکان دێن لەبەرەوەی شوێنمان نییە یاخود دەرفەت کەمە مامۆستا ڕەنگەکەم بێ ناتوانم مناڵێکی زۆر یاخود قوتابی خوێندکارێکی زۆر وەربگرن. نازانم ئەوە ناو بنین بانگەواز یاخود پرسیارە بۆ تۆ یان داواکاریە چی بکرێ یاخود چۆن بکرێت کە دەستگای نووری حیکمە بتوانێت کۆمەڵێک ناوەندی زۆرتر کۆمەڵە لەقی زیاتر کۆمەڵێک هۆڵی زۆرتر مامۆستای زیاتر هەبێ بتوانێت لە ساڵێکا ڕێژەیەکی زۆرتر قوتابی پێ بگێنێ یاخود ڕێژی ئەوانەی دەبنە حافظ قورآن کەمێک زیاتر بن لەبەرەوەی توانای ڕەنگە پێویستی بە هەندێک توانای مادی مرۆیی هەبێ. بەڵێ بێگومان وەکو بەرچاوڕوونی هەموو لایەک دەستگای نووری حیکمە ڕێکخراوێکی خۆبەخشی قازانز نەویستە کار دەکات بۆ پەرەپێدان و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورآنی. بێگومان پاڵپشتی سەرەکی ئەو دەستگایە تەنیا و تەنیا کۆمەڵێک و پۆلێک لە مامۆستایانی خۆبەخش و هەروەها خوداپێداوان کە لێرەوە دەمەوێت سوپاسی هەموو ئەو خوداپێداوان و خێرخوازانە بکەم کە توانیان پاڵپشتی دەستگای نووری حیکمە بکەن و هەروەها کۆمپانیەکانی عومرە کە تێچووی سەفەری عومرەی قورآن لەبەرانیان لە ئەستۆگرت. بێگومان هەروەکو باسم کرد ئێمە ئەگەر سەرچاوە مرۆیەکانیش کێشە نەبن بۆمان بەڵام زۆر جاری وا هەیە سەرچاوە داراییەکان لەو ئاستەنین کە ئێمە بتوانین هەموو شتێک بکەین. هەروەکو نمونە باسم کرد ئەو کاتێک کە دایک و باوکەکان زۆریمان لێ دەکەن ئێمەش ناچارین نەک لەبەر نەبوونی مامۆستا بەڵکو لەبەر نەبوونی شوێن یاخود لەبەر نەبوونی چەند بربەستێکی دارایی لەوانەیە نەتوانین خزمەتی هەموو قورآن لەبەران و هەموو قوتابیانی قورآن و شەیدایانی قورآن بکەین. لێرەوە داواکاریم لە هەموو خەڵکی کوردستان هەیە نەوەکو تەنیا دەستگای نووری حیکمە بەڵکو هەموو ناوەند و سنتەر و بنکەکانی لەبەرکردنی قورآنی پیرۆز بەدەمەوەیانەوە بچن ئەوانەی کە بەڕاستی خزمەت دەکەن و خزمەتی قورآن و خزمەتی کۆمەڵگە دەکەن بۆ ئەوەی پاڵپشتی داراییان بکەن و بتوانن کەلێنەکانیان بۆ پڕ بکەنەوە. بێگومان ئەوە باشترین توێشووە کە بۆ خۆیان پێشکەشی بکەن بۆ دوا ڕۆژی خۆیان. کاوتۆر ئێوەکو دەستگاکەی خۆتان تا چەندێکە وڵتان داوە لە پەیوەندی یابن یاخود پەیوەندی دروست بکەن لەگەڵ ئەو ناوەند و دامەزراوانەی کە بە هەمان شێوەکو ئێوە خەریکی فێرکردنی قوتابین لە بوارەکانی قورآنی پیرۆز و فرموودەکان بۆ ئەوەی کە کارەکانتان بەرهەمدارتر بێت و پەیوەندێکی تۆڵ هەبێ لە بەینتانە ئەو قوتابیانەی کە لەلای ئێوە دەرسە خوێنن ئاستێکی باشتریان هەبێت. بەڵێ بێگومان لەوانەیە بەندە زۆر زانیاری لەسەر ئەو بابەتە نەبێ لەبەرەوەی ئێمە زیاتر سەرقاڵین بە پەرەپێدان و مەرەو پێشبردننی تواناکانی قورآن لەبەران. بێگومان پێمان خۆشەکە هەماهەنگی لەگەڵ هەموو شوێنێک بکەین کە توانای قوتابیەکانمان بەرز بکاتەوە و بە تایبەتیش پێمان خۆشەکە هاوشانی هەموو ناوەند و سنتەر و دەستگاکانی خزمەتکردنی قورآنی پیرۆز ئیش بکەین بۆ ئەوەی باشترین و جوانترین قورآن لەبەر و خەڵکی پەروەردەکرا و لەسەر پەروەردەی ئیسلامی پیرۆز ئاینی ئیسلامی پیرۆز پێشکەشی کۆمەڵگا بکەین. بەڵێ زۆر بەڕێز کاک دکتۆر عەلی لە دەستگای نووری حیکمە لە هەولێر لەگەڵمان بووی وەکو سەرپەرشتیاری و یان خسرۆیەکی لیژنەی ئاهەنگی ئامادەکاری سێمین ئاهەنگی دەرچوانی لەبەرکردنی قورآنی پیرۆز لەم تۆرەی لەگەڵمان بوو. خوای گەورە لە شتان ساغا سوپاستانەکەین دەستان خۆش بێ ماندوو نەبن هەزار جار پیرۆزباییتان لە یەکەین نمونەتان زۆر بێ بە هیوایەوەی لایەنە پەیوەندی دارەکان کەسانی خوا پێداوە و کەسانی لایەنی وەزع مادی باش بتوانن هاوکاری دەستگای نووری حیکمە بن و تەواوی سنتەر و لەقوو ناوچەکانی تری بۆیە بتوانن ڕێژەیەکی زۆرتر قوتابی و خوێندکار بەشدار بێ لە لەبەرکردنی قورآنی پیرۆز. دووبارە سپاس زۆر بەڕێز بۆ دکتۆر عەلی جەلال سەرۆکی لیژنەی ئامادەکاری سێمین ئاهەنگی لەبەرکردنی قورآنی پیرۆز. زۆر سپاس بە ئامادەبوون.